سڵاتان لێبێ بەڕێزان زۆر جار ئەگەر بەراودێ بکەن لە نێوان جیلی پێشمان کە باوەپیرانمان لەگەڵ جیلی ئێستا دەبین زۆر قسە بە جیلی ئێستا وترێت. من دەمەوێت لەسەر ئەم بەراوردە ڕای بەشێک لە هاوڵاتیان وەرگرم بزانم ئەوان جیلی ئێستایان پێسەرکەوتوترەیە خۆ جیلی پێشومە لە وڵاتانی پێشکەوتووەکو خۆتان نەزانن جیلی ئێستایان بە بەردەوامی جیلە نوێەکە داهێنان و پێشکەوتنی زیاتر بەدیهێنن لە وڵاتەکانە بە بەراورد بە جیلی پێشویان لە هەندێک وڵات جیلی ئێستایان ڕەخنە لە جیلی پێشوشان دەگرن دەڵێن وەکو پێویست نەتانتوانیوە وڵات بەرەو پێش بەرن بەڵام من دەمێت ڕای هاڵاتیان وەرگرم لەسەر ئەم بابەتە بزانم ئەوان جیلی ئێستایان پێ سەرکەوتوتر یاخۆ جیلی پێشومان لەگەڵ ما بن من ڕێیان ئەوان وەرەگرم بێوەژبینەری بەنامەکە بن فەرموو. وەڵای جیلی ئەمڕۆ جیلێکی ڕۆشنبیر و خۆنەوارە بەڵام ئەزمموی ئەوانەی پێشویان نییە. وەڵای جیلی زوو سەرکەوتوتر بوو جیلی ئێسەکانی هەموو بۆ جیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەمانە هیچ کە بەزی ئیسیفا خۆشی ئیسفای لێناکە نەکاسبی هەیە نە ژنی بۆیە نە عەرزێکی بۆ ئەکڕێنە بۆ ئەکرێتەوە ئەو شتانە بۆ جیلی ئێستا خەیاڵیە مەگەر بە وەرەسە بۆ ژێ بمێنێ. ڕاستی دەسەڵاتێکی دڵسۆز هەبێ بۆ ئەو گەنجانە لە وڵاتی ئێمە ئینسانی خوێنەوار و پێشکەوتوو بەڕاستی زۆر زیاترە لە بەعزێ شوێن. ئێستا هیوا حکم ئەکا بەسەر ئەوە باوکیشی باپیریشی نازانێ خوێنەواری چییە. وڵاتەکەی ئێمە کەس بە کەس نییە بۆی ئیسپاری لێنا لە سەرۆ مەکتەب تاوەکەی هەرە ببیت و بۆ سەکرێکار. سلام علیکم. لە نێوان جیلی ئێستا لەگەڵ ئەو جیلەی کاتی خۆی ئێوە پێ دوایە کامیان سەرکەوتوترن لە ژیانە کامیان توان باشتر ژیان بکەن. وەڵای جیلی ئەمڕۆ جیلێکی ڕۆشنبیر و خۆنەوارە بەڵام ئەزمموی ئەوانەی پێشویان نییە. ئەزممویان نییە ناوەڵە ئەزمموی ئەوانەی پێشویان هەیە ئێستا دە گەنجبەرە بە قەدەر زەلامێکی زوو هینی نییە ئەزمموی نییە. ئەم ئەزممونە چ جیاوازێکی دروست کردووە لە نێوان جیلی ئێستا لەگەڵ جیلی پێشوە هەنی ئەو ئەزممونەی ئەو کاتە خەڵق نییە قەناعەتی هەبوو خەڵقی ئەو کاتە خزمایەتی بەزەیر ڕەفیقایەتی دۆستایەتی هەبوو لەنە بەڵام گەنجی ئێستا هیچ سەیرەکەی خەتا خۆیان وەرەکە موبایلێک پێ هەروەهاکە. ئەم موبایلە داهێنانێکە بۆ کاراسانی مرۆڤ گەنجی ئێمە توانوێت یۆکو خۆی ئیسفادەی لێ بکە خۆ نەخێر زەرێ ناکە بەکارێنێ بۆ کاتی خۆی بە فیرۆ پێبات. ئەی کاتی خۆی لا ئێوە چۆن بوو کە موبایل نەبوو کە ژیانتان بە چی ینی دەستە بەرەکرد خەڵق بە عیب نەبێ بە وڵاغە ڕووی دێ و دێ بۆ شار هات بە گوێرێژ و یەسر و ئەو شتانە هاو ئەم جار ژیانی ئەو کاتتان سەختتر نەبووە. سەخت بوو بەس خەڵق دڵی خۆش بوو یعنی ئینسان دینارێ لە باخەڵیان نەبوو کابرا مەسەل کۆمەڵێ مناڵی وردی هەبوو هیچ بیری لەوە ناکردوانێ بە دوادا چون کا بڵێ وەڵا سبەینێ مناڵەکەم واکە و نازانم بیە بە سەرۆت و سامان پێکەوەنی ئەو شتانە نەبوو. بەڵام ئێستا چەندین گەنجیشمان هەیە لە پۆست و پلەی گرنگان و خەریکی بەڕێوەبردننی بۆ نمونە کۆمپانیایەکە خەریکی بەڕێوەبردننی بۆ نمونە شوێنێکی دەوڵەتە ئەم گەنجانەی ئێستای ژیانی خەڵکی باشیان تێ بەس ئەوە نییە ئەوە دەستی گەیشتە پلەیەک مەسەلا شتێکی بەدەست بوو ئیتر هیچ سوودێکی نییە بۆ خەڵقەکە بەعام سوودی بەس بۆ کەسوکارێکی خۆی هەیە ڕای کێشێ پاڵخۆیە و یعنی بۆ وەکو تاقموت فەنگی لاتوە. خزمایەتی زیاترە ئای تەبعاً جاران بۆ نمونە جاران وانە بۆ گەر کەسێک شتێکی بۆ لەوانەیە بڵێن فەرقی کوڕەکەی خۆی و کوڕی دراوسەکەی ناکرد وایە پێ دوایە ئەوانەی جاران لە زۆر سیفات لە ئێرە باش ئەرە وەڵڵاهی زۆر لەوانەیە سەر ڕۆشن بیرتر بەستا لە وڵاتێکی وەکو سین گەنجەکان بە تەمەنەکانی خۆیان زۆر زار قسە پێڵێن دەڵێن ئێوە بۆکو ئێمە داهێنانتان نەکردووەکو ئێمە نەتوانتوانیوە ژیان پێشخەن دەوڵەت پێشخەن ئیبداع و داهێنان بکەن بۆ وڵاتەکەمان بەڵام لێرە سەیرەکەی بەعکسەوەی ئەخدە لێرە کاکە هیچ شتێکی دیانێتەوە ئێستا وڵاتەکەمان نییە بڵێن ئێستا بۆ نمونە ئێمە بووین بە هەرێمێک لێرە تا ئێستا کەی شەریکاتێکی هێناوە لێرە کوڕی ئەو خەڵقە بەرن لێوە فێریکەن بڵێ کاکە بۆ کابراایکی ئەجنەبی بێنین لێرە بێ بە مامۆستای ئێمە دەرسمان پێ بڵێ بە ئەوانی خۆمان فێرکەین دەوڵەتیش تاسیری هەبوو لەسەر تەمەڵکردنی بەڕێزم
حکوومەتی عێراقی ئینگلیزەکانی هێشتەوە لە عێراقا هەتا دەیدەی ئەنج هێنای کرێکاری خۆمانی بر فێریکردن کە لەگەڵ ئەو زانی ئەوان سەرەودە لە ئیشەکەکەن یەکسەر ئەوانی دەرکرد ئەوەیزەکانی ئیجازەدا یەکسەر دەریکردن ئەوە نیە خۆماڵیکردنینەوت ئاوای لێکرد ئەوانەی کرد بە مامۆستا تا خەڵکەکەی پێ فێر کرد ئێستا کرێکار هاوردەکەنی وڵات ئێستا کابرا نییە هەچی سەروەت و سامانی ئەم وڵاتەیە ئەیەن بە کۆمپانیاک و کۆمپانیاکە خۆیەکی خەڵقیانێت حەزارەت بەو شێوەیە نەبوو بەڵام بەڕاستی جیلی ئەوسا بەتواناتر جیلی پێشوو بەڵێ لەچیا بەتوانێتن جیلی ئێستا شتەکان هەمووی ئامادەکراوە بووی بەڵام ئەو ساوا نەبوو هەنی ئێستا زەحمەتی پێوە نەکێشاوە بۆی ئاواتەوە کەمتر بەڵێ بە دڵنیاییەوە تۆ خۆت بە کامجیلیاندان وڵی بە تاچید منەوە نیە تەمەنەکەم تقریبان سپاس دەکەم ئەو جیلەی پێشووی نەک با بڵێم زۆر پێشوش بەڵامی تر لە تەمەنی گەنجێتی ئێمەیە ئەم هەموو پێشکەوتن و بەڕاستی شتە نەبوو لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە هەموو ڕوویەکەوە پێ دوای ئەم تەکنەلۆژیایە ئەم جیلەی کە تۆ باسێکم جیلەی ئێستای تەمەڵ کردو وڵی هۆکارەکان ئەتوانم بڵێم هەر ئەوە نییە بۆ تەمەڵ بوون ئەو کاتە من کاتی خۆی کە دەستم کرد بە ئاسنگەری کە بردمیان بۆ لای وەستاکان وتیان بەس با فێر ببێ بەس فێر ببێ ینی ئامادە بوون هیچ مقابلێک وەرنەگرم من لە بری ئەو ماندوو بوونەوە بەس فێری سەنعاتەکە ببم بەڕاستی ئەو کاتەوا بوو پارەی بیتە بەڵێ ئێستا پێش ئەوەی تۆ بڵێ وەرە ئیشەکەکە ئەڵێ ڕۆژی چەند مەیدە یا مانگی چەنە بەڵام ئێستا لە وڵاتێکی وکو سین جیلە تازەکە جیلە کۆنەکە تاوانبارەکەن ئەڵێن ئێستا ئێمە ئەکتیفترین ئێستا توانای بەرهێمەنانمان زیاترێ ئێستا توانای داهێنانمان زیاترە بەس کەچی لە وڵاتی خۆمانە وەکو تۆڵی پێچەوانەی بۆتەوە ئەوانە ئێوسا ئەکتیفتر و چالاکتر بوون لەوانەیە ئێستا آخر ئێرە لەگەڵ سینا جیاوازە سین لەوەتەی دروست بوو ئەوان دەوڵەتی عوزما و گەوران ئەوان حەزارەت زۆر دەمێکە و پێشکەوتن زۆر دەمێکە لەوەیە ئێستا لە سین و لە کۆمەڵێک لە وڵاتەکان بەڕاستی تەکنەلۆژیایە یعنی ڕاستە گەنجە دەوڵەت کاریگەری هەیە لەسەر بە دڵنیاییەوە ئەی چۆن ئێمە لێرەمە ساڵی 2023 ئەوانە بوو کە مۆبایل هاتە ئەم وڵاتەوە ئەوش هەموو کەس نێتوانی بیکڕێت بەڵام ئێستا ئەوەندە زۆر بوو هەموو ماڵەگەتوانم بڵێم لە 5-6 دانەکەم تریتیانە بەڵام تۆ مقارنەی ئێرە مەکە بە سین ئەوان بەردەوامن لە داهێنان تەمەەن پەیوەندی نییە بە داهێنانەوە پێ دوایە لەوێ دەوڵەت دامی ئەو گەنجانەکە کە داهێنانەکەن بەس لێرە ئەو دامە نیە باڵێ بە دڵنیاییەوە لەوێ هەلی کار ڕەخساوە لەوێ ئەوان جەنابەت سەحەفەی و کۆمەڵێک چۆنەڵێ راپۆرت و شت ئامادە کراوە ئێستا بۆ نمونەیەکە لە وڵاتانە یابانە یعنی ئەوەندەی مەشغوڵن بە تەکنەلۆژیاوە بە داهێنانەوە ئەوان تەکنۆلۆژیا بۆ داهێنان بەکارێنن بۆ خزمەتی خۆیان بەکارێنن بەس بەداخەوە لێرەوە سلام و ڕحمەت الله مامۆستا جیلی پێشوت بینیوە جیلی ئێستاشت بینیوە لە نێوان ئەم دوو جیلەیە کامیان سەرکەوتوتر وڵی جیلی زوو سەرکەوتوتر بوو جیلی ئێسەکانی هەموو بۆ جیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەمانە هیچ کە بەزی ئیسیفا خۆشی سوای لێ ناکات جیلی پێشوت پێسەرکەوت ئارە وەڵڵا بۆچی جیلی پێشوو سەرکەوت جیلی پێشوو بەرنمەیەکی خۆی هەبوو ئیش و کارەکانی خۆی بەرڕێوە بەز ئێسکانی ئەم جیلەی ئێسیاسی من مناڵمێ لە ماڵە سعات یەک لەخەوەڵەسێ هیچ ئیش و کارێکی نییە سعات یەکی دوای نیوەڕۆڵ بەخۆ ئێتە هیچ ئیش و کارێکی نییە کاکە ئێسەکانێکە من نەیانژێنم هیچ ئیشێکیان نییە هێشتا وەکو تۆڵی ئەمەی ئێستا پشت بەوانی جیلی پێشەوە بەستم بۆ بەم ڕۆژ بۆ بە خزمێنە کابرا مەسوول لە خزمەکانی خۆی بردو کۆمپانیای خزمەکانی خۆی بردویا خەڵکی دەدەرەوەی وڵات دێناوە ئێتە مناڵی ئێمەمانای سوپایان دێ ناکەن بۆچی ئەمانە ئێستا پێ وایە عنی خەم ساردن ناتوان وەکو پێویست فریای ژیانی خۆیان الله هەر هەمی بۆ دە پێ ناوی پارە و دۆلارایە هەمووی بۆ خۆیان دەوڵەمەکەن و خەڵکی تریش گوێ بە خەڵک نایە
دەوڵەت تاسیری هەیە لەسەرەوەی ئەم گەنجی ئێستاوە تەمەڵ بێ و ئەوە بێ لە تاسیری زۆرە لە زمانی حکوومەتدا کابرا ئەسکەری بە خەڵکەکە کرد و ئیش و کار هەبوو تاعینا دەبوو ئێستا هیچ تاعینێ نییە ئێسێ من سێ چوارێکم خریجن کولیەی تۆبە بەش جامیعی تەواو کردو هیچ شتێکی بۆ نەکراوە هیچ شتێکی بۆ ناکرێ زانکۆژی تەواو کردو خوێنەواریشی هەیە و ئیشیشی بەخوا کچێکم بۆ 4 ساڵە تۆبی تەواو کردو هیچ تاعیناتێنێ هیچ پێ دوایە دەوڵەت دەتوانێت ئەم خەمساردی لە جیلی ئێستا هەیە بەدابینکردنی کار بۆیان بتوانێت چالاکیان بکە ئەکتیڤیان ئەتوانێت بیکا بەس نایکات ناوەڵای سێ تۆی مەوەین لەسەر دەریایە بەحری نەوت بزانە بەرمیلە نەوتت دەزەکەوێت ماڵ هەیە چێ بەلیترەی کڕێ بە دەبەی بچووگەی کڕێ بەڵام لە باسیشم بێ لەگەڵ حاجیە لە دەوڵەتێکی وەکو سینە ئێستا گەنجەکانی ئێستایان جیلی ئێستایان توانای داهێنان و ئیبداع و بەرەو پێشبردنیان زیاتر لەوانەی پێشوو بەس بۆ لێرە پێشەوە لێرە کەس نییە ینی خەمخۆرێکی میلەتەکە نییە خەمخۆری کەس نیانی خەموو بۆ بخوات هەمووی بۆ مەساحەتی خۆیەتی هەمووی بۆ گیرفانی خۆیەتی ینی دەوڵەت بۆ نمونە دەوڵەتی پێشووی ئێمە لە پێشووتر ئەو دەوڵەتانەی پێشووترمان سەرکەوتوتر بوون لە بەڕێوەبردننی ژیانی خەڵکەتە تاوان نەڕەوەڵا وەڵا لێ هەموو شتێکا سەرکەوتوو بوون ئەوانەی کێسەکانیش ماوەتەوە هەمووی چاویان لەوانی پێشوو کردووە ئێسێ بەڵێ ئێستا چیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەنتەرنێتۆمانە کاکەیان خۆشی سوای لێ ناگا هەمووی مناڵ هەمووی چاوی کوێر بوو وڵات بۆ ئەو خۆش نییە جیلی ئێستا ناتوانێت ژیان با بەڕێوە ناتوانێت ژن بێنێ ینی چۆن ڕۆشن بیرە بەڵام هەلی نییە مەبەست لە چیە لێ ئێستا ژیان لێرە بۆ ئەو ناخۆشە جاران ژیان وانە بوو جاران ژیان خۆشتر بوو جاران فەریحیتر بوو جاران پارەکەم بوو بەس دڵخۆش بوو خەڵک بە قەنەعەت بوو ئێستا وان نماوە ئێستا جیلی ئێستا داماوە جیلی ئێستا ناتوانێت ژن بێنێ نە کاسپی هەیە نە ژنی بۆیە نە عەرزێکی بۆ ئۆکڕێ نە بۆ ئێکرێتەوە ئەو شتانە بۆ جیلی ئێستا خەیاڵیە مەگەر بە وەرەسە بۆ ژێ بمێنێ ئەینا جیلی ئێستا زوڵم لێکراوە بەڵام توانایان هەیە بەڵام زوڵمیان لێ ئێرە وڵاتەکە نێژەگیرە بۆ گەنج ئەم وڵاتەی ئێمە بۆ گەنج ناجێگیرە چکە هەمووی ئەوەتە ئەوائیلەکان داماو بووە ئەوتە چافرۆشەی بەڵام لە وڵاتە پێشکەوتوەکان ئەم جیلەی ئێستایان توانایی داهێنان و بەرەو پێشبردننی وڵاتیان زیاترە یعنی ئێستایان باشتر لە پێشوو لە هەموو وڵاتێکە گەنج محەڕیکە ئەگە گەنجی نەبێ وڵاتە چێ پەنای خەڵگایە بۆی گەنجی هەبێ بەڵام ئێمە گەنجمانەیە داماویەکە گەنجمانەیە ئیشی نییە گەنجمانەیە داوای هەزادینا لە منەکە من گەنجمەیە من لە تەمەنیەوە ماڵێکم بەخێوە کردی سێ و داوای هەزارنا لە منەکە 2000 بەرە 5000 بەرێ گەنجی ئێستا هەری نییە ئەم وڵاتە بۆ گەنجی ئێستا وێرانەیە کەواتە گەنجی ئێمە توانای هەیە بەس ناتوانانی ئیسفادە لەم توانایە ئەتوانێ بیکە بەس ئەم وڵاتە بۆ گەنج ناڵێم هیچ نییە هیچ خودایەکی ئەو نایەتە دی ئەخوێنێ دامەزراندن نییە فێری ئیشێکە بێ ئەمنەی زەریبە لێسێنێ و ئەوەی شتەخاتە سەر و بارگرانی بۆکە ئیسیحابەکە چکە کرێ دوکانەکەی بۆ نایرێ کورە هیچی بۆ ناکرێ زۆر نمونەشمان هەیە گەنجی خۆمانە لێرە ئیسفادەی لێ نەکراوەیستە لە وڵاتە پێشکەوتەکانە ئەبێتە ئەندام پەرلەمان ئەبێتە ئەندامی بۆ نمونە شارەوانی ئەوزانکۆ ئەبێتە نەبرام ئێمە ئیکاری لێ ناگرێ ئێمە میلەتێکی زیرەچین قسەیشان پێوترێت جیلی ئێستا زانی هەمشاڵێن تەمەڵن هیچیان تیا بەسە نییە ئەنی قسە و هێرشیشیان زۆرەکرێت ئەقد دەلالە لەوەکە ئێسێ هەر هەموو خەڵکەکەش جیل جاران لە لادەیە مەحەڕیچێ بوو ئیشیە کرد حیواناریە کرد چێڵگەیە کرد هەموو ئیشەکان داریان هێنا بەڵام ئێستا گەنجی ئێستا هەتا نیۆڕۆ خەوی هیچ ئیشیە نییە بیکە خۆی سیستەمەکەەوە هاتووە حکومە دوا ئەکاکە گەنج هیچ ئیشوگارێکی نییە ینی ئەگەر گەنجێکە ئێستا سەعات بۆ نمونە 12 لە خەواڵەسێ ئەگەر حکوومەت یاخود وڵات بە شێوازێک بێ هەلیکاری هەبێ ئەو کاتە و مەجبورە لە سعات هەشتا هەڵسێ نەک حەوت باوکی 6 هەڵ دەسێنێ ئەزانی بۆ برام ئەوەی کە مەسلحەتی لە ژیانە ڕاخوای گەورە دەروی لێکردێتەوە بە هەر جۆرە بێ ئیشێکی هەبێ کوڕەکەی مینەکەی باوشێک لێ دەست و هەر سعات 6 هەڵ دەسێنێ بەلا ئیشەکەیەوە دڵی بێ خۆشە پارەی بێ سارێ جوانی بێ خەڵک جۆرە قسەیەگرێ بەڕاستی جلوبەرگی شایستەیە نان و ئاوی باشە بەڵام ئەمە ئێستا داما ئەو 1000 دیناریەشە بۆ مەکتەب بێت چی لێگا یەک لە فەی بۆکە بێ بەدەستی خەڵکە هەڕوانێ بەڕاستی ژیانی مناڵی ئێستا من لە مناڵەکانی خۆمەوە حەمد و سەنا بەخوا من نەبوونین بەڵام وەڵای لە مناڵەکانی خۆمەڵێم لە دوای ئێمە هەرداماوە بن نەک بڵێ ژیانەکەن بەڕاستی ژیان نییە ئەم کوردستانە بۆ گەنج بەس تازە پیرەکە ڕاهاتووە لەسەر نەبوونی
لەسەر ناڕەحەتی لەسەر ئاوارەی هەتا ئەم جیلەیش بمێنێ ئەتوانی ئیدە با بڵێن ژیانی ئەم گەنجە بێکارانە ئێستا بەڕێ بکەم بەس دوای ئەوان ڕەنگە کارەسات دروست بێت بۆرم نە باوکیان نەمێنێ باپیریان نەمێنێ کە سوکاریان نەمێنێ خۆیان ینی احتیمات بکەنە سەر ڕەنگە سەخت بێژیان جوانە ئەزای بۆ هەر کاراسە دەستی پێ کردووە من پێ دەڵێ مەسە تۆ گەنجێکی جوان بێنەوە تا بڵێم ساحی ماتۆڕە گەنجێکی جوان بێت دوکانێکی بۆ بگرە ئەم دوکانە 500,000 چی تیاپەیاکە دوومان سێمان چوامان ڕاکە تەماشاکە ئەبێ کرێکەی باوکی بۆی بە ئەنجای سیحابەکە حەقی تابلۆی لێسەنێ کارەبا لا خۆی بە 18,000 بیاتێ وحدەی بە 156 هیاتێ بەڕاستی ئازانشی ئەو ئاسمانە کە فراوانە تۆ ئەوە سێریەکەی ئێستا لە گەنجی ئێستا بەقەی هەش ئینجێکی ماوە لەبەرەوەی گەنجی ئێستا فەوتاوە من بەڕاستی خۆم تەمەنێکم تێکردو و ڕۆشتوم بەس وەڵڵی بەزەی بە کوڕەکەمایەتەوە چکەم من دوای خۆم مەفەوتێ وەڵی جیلی ئەمڕۆ جیلێکی ڕۆشنبیر و خۆنگەوارە بەڵام ئەزمموی ئەوانەی پێشویان نییە وڵی جیلی زوو سەرکەوتوتر بوو جیلی ئێسەکانی هەموو بۆ جیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەمانە هیچ کە بەزی ئیسیفا خۆشی ئیسفای لێ ناکە نە کاسبی هەیە نە ژنی بۆیە نە عەرزێکی بۆ ئۆکرێ نە بۆ ئێکرێتەوە ئەو شتانە بۆ جیلی ئێستا خەیاڵیە مەگەر بە وەرەسە بۆ ژێ بمێنێ ڕاستی دەسەڵاتێکی دڵسۆز هەبێ بۆ ئەو گەنجانە لە وڵاتی ئێمە ئینسانی خوێنەوار و پێشکەوتو بەڕاستی زۆر زیاترە لە بەعضی شوێن ئێستا هیوا حکم ئەکا بەسەر ئەوە باوکیشی باپیریشی نازانێ خوێنەواری چییە وڵاتەکەی ئێمە کەس بە کەس نییە بۆی ئیسپاری لێ ناکە لەو سەرۆ مەکتەب تاوەکەی هەرە ببیت و بۆ سەکرێکاری جیلی ئێستا باشەیە جیلی جارە وڵای جیلی جارە من جیلی جاران هەر هیچ نازانی بەخوا نەمەزانی کەساوەت چییە ئێستا ڕۆژە ئیش دەکەی پێوە دەکەێت گەنجی خۆمان توانای هەیە ئەتوانێت داهێنان بکات هەرە وەڵاگە ئیشکا هەیە بەس حەت تەمەڵە پێ تەمەڵی بووین کەس ئیش ناکە ئێستا زۆر جار قسەڵێن بە گەنجەکانی ئێستامان هەڵێن هیچیان تیا بەسەنیە ناتوانن ئەوە پێت وایە گەنجی خۆمان توانای هەیە و ئیسفادە لە توانەکەی نەکراوە خود نەخێر هەر هیچ ناتوانێت بن و تەمەڵ وەڵا هەر پێم بەلاشە بۆی تە نیکە بەخوا کوڕم هەیە بە زۆر ساعت 9 داڵەسێ ئەوان چۆ بەلایشو ناتوانێت ئەیوانەی جاران چۆن وەڵای ئەوانجا بەیانی شەوەکە لەسا بە شوان ئیشیەکێت یەک دەقەدان وەسە چی وای کردەمانە ئێستاماناوەتەوە نازانێت ئەم خوانێ ئەم هەموو نیعمەتە هەیە وەڵایەوەتان هەموو شتێ پێشکەوتووە و تەواو هیچی ناڕەحەت نماوە ئێستا لە دەوڵەتانی تر دەوڵەتە پێشکەوتەکان گەنجەکانی ئێستایان جیلی ئێستایان توانای بەرهەمێنان و داهێنانیان زیاترە لە ئیکۆن بەس لای ئێمە عەکسە وڵاتان نەچوون بەراو سوێن بەخوا بڕۆ ئەوێ ئەوە نەبێ یەک ڕۆژ ئیش نەکەی نابێ ئەبێ باین زوو ئیشکەی ئێوارە زوو بێت و ژنەکانیشیان ئیش دەکەن هەموو ئیش دەکەن بەس بۆ یعنی گەنجی خۆمان وەکو ئەوان نییە ئی خۆمان توانای هیچیان نییە زۆر کەمتەر خەم زۆر بەیان ناڵێ وەڵاهی زۆربیان تر کاکە وەڵاهی بڵم چی خۆی گەورە ئەموو نیعمەتی ناودۆ بەم کوردستانەوە یەوەتانی بە قوربانە بم یاخوا سەلامەت حاجی سەلام عەلەیک چۆنی باشی حاجی تۆ جیلی کۆنت بینیوە باشە ئی ئێسەشت بینیوە کامیان بەتواناتر و زیرەکتر بوون کامیان توانایەوان هەبووە دەوڵەتی خۆیان و میلەتی خۆیان بەرەو پێش بەر وەڵا جیلی پێشوو ئەی ئێستا کورە ئیسە هەمووی خەریکی دزی و بڕوو فێڵە ئەی جاران چۆن فەرقی هەیە ئارەوە ئەجارەکەی وە بوو خەڵک بە احترام و خەڵک بە ڕێز و خەڵک ڕێزی لا یەکتر هەبوو ئێستا ئەمان جیلە ئێستامانە نەماوە ناوەڵاوەتیان نەماوە باشە بەس دەوڵەتە پێشکەوتۆکان جیلی ئێستایان توانای بەرهەمێنان و ئیبداع و داهێنانیان زیاترە تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە بن گەنجی ئێوان بۆ وایە گەنجی خۆمان بووە ئەوان پرۆفێڵ نازانن کوردی ئەمە هەمووی خەریکی پرۆفێڵە کی وای کردو ئەم چی وای کردو بە چێڵێ گەنجی ئێستا تاوانبارە یاخود دەوڵەت تاوانبارە دەوڵەت تاوانبارە دەوڵەت چی چۆن دەوڵەت ئەگەر دەوڵەت بێ نابێ هەموو شتێکە بێت جێی خۆی بێ هەموو شتێ ڕەسیدی هەبێ دەوڵەت دەتوانێت ئەم گەنجانی خۆمان ئیسفادە لە توانیان ئاچۆن زۆر گەنجی خۆمان هەیە لێرە ناتوانەوە ئیسفادە لێ بکرێت بەس هەمان ئەم گەنجە چێتە وڵاتێکی پێشکەوتوو لەوێ لە پێگە و پۆستی گرنگادایەنن ئیشی باشی دەستکەوێ تر کەسەکە دامەزرێ بەس بوو هەم ئەم توانایە لە گەنجی خۆمانایی ئیسفادەی لێ ناکە وڵاتەکەی ئێمە کەس بە کەس نییە بۆی ئیسفادە لێ ناکە
ئەگە ناگە سەرکردن و قایدێکی چاکێ بێ وڵات لە وڵاتی ئێمە چاکتر نییە گەنجەکەشمان ناتوانێت گەنجەکەیشە ناتوانێت ئەجا بۆ نایانوێ وڵاتی خۆیان بەو گەنجانە پێش ئەجا بڵێ بۆ نایانێ یانی تۆ ئێستا بۆ نمونە لەو پۆستێکە دەبواە لەم دەوڵەتە حەزی نەکرد دەوڵەتەکە بەرەو پێشەوە بچێت خەڵکەکە ئیشی دەستکرد ئەمان بۆ نایانوێ ئەجا کاکە چۆپیان بڵێ بۆ دەوڵەتان پێش ناخم بۆ ئیشی باش ناکەم عیب نییە گەنجی خۆمان بچێت لە شوێنێکی تر داوای زۆر عیبە بەرەوەڵا قوربانم کاکە سەلام عەلیکم چۆنی باسی چاکی تەمەنت چەندە جەناب والیدم نەوەیە تەمەن درێژ بێ ئاخۆ جیلی ئێستا زۆر قسەی پێوترێ ئەڵێن هیچیان تیا بەسە نییە تەمەڵن ئەوانە بەڕای تۆ جیلی ئێستا بەتواناترین یاخود جیلی کۆن باو باپیران وڵای جیلی ئێستا هەمێ حکومەت دوای کردووە ژینا بۆ جیلی ئێستا عیبی چییە ینی چۆن حکومەت حکومەتە ئیش و کاری نایەتێ و ئیش نییە بیکات چی بکات چی بکات حکومەت دوای کردووە ئەم جیلە ئاوای لێبێ بەڵێ جاران خۆجارانیش خاڵک پشتی بە پشتی خۆیە بەست بەڵام ئێستا حکومەت هیچ شتێکی نێشتوێتەوە خەڵک پشتی پێبەستێ بە هیچ زۆر جار قسە بە جیلی ئێستا وترێ ئەڵێ هیچیان تیا بەسە نیە تەمەڵەن بۆن سعات بۆ نمونە 12 لەسن بەس تۆ پێ دوای ئەگەر هەلیکاری وەدابینکە ئەم ئەتوانێت دەمیش پێشکەوتن و داهێنان لە ئیشەکانی خۆ ئاراوەڵا ئەگەر هەلیکاریە بێ ئێستا من ئیشێکم هەبێ ئەتوانم بەیانی لە موعیدی خۆی بچمە سەر ئیشەکە بەڵام کە ئیش نەبێ هەستم چی بکەم چی بکەم خەویتە تا 12 ئاراوەڵای چی بکەم بەس لە وڵاتە پێشکەوتەکان جیلی ئێستایان توانای بەرهێمێنان و پێشکەوتن و بەرە پێشبندی نیان زیاترە وەکو لە ئەوەی پێشووتریان بەس لێرە بەعکسەوەی لێرە بەعکسەوەی لێرە هیچیان نێشتوەتەوە بۆ گەنج هیچ هەلیکارێک نییە نازانی وڵاتە پێشکەوتەکانە وانی خەڵک بۆیە کە ڕووەکاتە دەرەوە بۆ ئیشە چێ بۆ کارە چێ بۆ شتە چی بکات لێرە ئەوەشی شتە زانێ هەر بیرە چێتەوە کەس نایە بەدەمتەوە ئیشەکە و پێ بکاو زۆر کەسمانەیە زانکۆی تەواو کردووە فێری ئیشەکە بووە ئەوەنە نایخسۆتە سەریژۆک و تۆ لە شتەکەی بیر چۆتەوە ئێستا بێتی سام ڕا دەورە ببینێت تاوە کوشتەکەی ئارەوەڵایتر کابرا کەشتەکەشی بیرەچێتەوە چیەکەیتر زاکیرە هەر لە دەزێ و بەدەست خۆنی تر زاکیرە لە دەزێ بەس لە دەوڵەتە پێشکەوتەکانەوە نییە نەوەلا لە دەوڵەت گەنجەکانیان توانای بەرهێمێنان و داهێنانیان زیاترە شتی تازە دروستەکەن پێشکەوتنی زیاتر ینی لە ئیشەکانیان بەڵێ وایە نییە خۆ لێرە گەنجمان نەمەوە هەمی ڕۆی هەمی بووە واڕوات لێرە کەشتەکە بەدەزێنێ سەیرەکە دینارێکی پێ نیێتە دەرەوە هیچکە هیچ کات مەجبورە ڕووکاتە دەرەوانیا لە باشکەم شتێکم پێ بکرێت لە دوای تەواوکردنی نزیکەی 16 ساڵ خوێندن بێکارە مێنێت ئەوێ لە ماڵۆ بخەوێ مناڵم ئێستا زروفیەکە نەخوێنی باشترە نەخوێنەواربی باشترە نەخوێنەواربی باشترە فێری کار و کاسبیەگەبی بەڵام کە تۆ 16 ساڵە خوێنی ئەو 16 ساڵە لە ژیانیش دوا دەخە لەو سەرەوە مەکتەب تاوەکەی هەرە ببیتەوە بۆ سەکرێکاری ئەبێ یا لە ماڵۆ بخەوی بەس خۆ گەنجی خۆشمان هەیە لێرە هیچی شیان پێ نەداوە چۆتە وڵاتە ئەوروپیانە وڵاتە پێشکەوتوانە لەوێ لە پلۆپۆسی گرنگادایان ناوە کردویانە بەندامی پەرلەمانی وڵاتە کردویانە بەندامی شارەوانی وڵاتە یاخود کردویانە لە شوێنێکە تواناکەی ئیسفادە لێکن یان دکتۆرە بۆ نمونە لەوێ ئێستا خەریکی دکتۆرەکەی خۆی ئیسفادە لە توانەکانیەکەن بەس لێرە بۆ نایانەوە ئیسفادە لە توانای گەنجی خۆمان لێرە حکومەتمان نیە بە قوربانێ بە حکومەتمان نیە حکومەت ئەرەوە ئەیکات جیرفانی خۆی پڕکاوتەوە جلی پێشوو اینی پێشومان بەڵێ بۆچی پێت وایە بۆ نمونە بۆچی هەمیشە گلەیەکرێ لەم جیلەی من و تۆ کاڵێ ناتوان وەکو پێویست خۆیان بژێن ناتوان کارێکی بەڕێتەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان ئەرەوەڵە ینی ئەنجانەیەت ینی کاریگەری بووە ئەرەوەڵە کاریگەرەکەی چۆن کاریگەرەکەەوەی هیچ کەسێبی ئیش نییە ئەتوان ئێستا توان بڕۆن ئیشکەن ئەوی کاڵە ئیش نییە ڕاز ناخە ئارەوەڵە چونکە پێشتر بۆ نەبیستیە بووە ئێستا بەدە ئیش ناغا بۆچی نایکە ینی جلی ئێستا بەکەم ڕازینی بەکەم ڕازینی بەڵام مەی جاران وەکو بیست بێتە باوکت باپیران باسییان کردو ئەوان سەرەتا بەکەمیش ڕازی بوون کردو وڵا کێشیانەوە جاران نانیش نەبوو بیخۆ عیبیشیانەوە ژیانیشان سەختتر بوو ئارەوەڵە باشە بەڵام لە وڵاتە پێشکەوتەکان جیلەکانی ئێستایان زیاتر داهێنان و با بڵین توانای بەرهێمهێنان و ئەم شتانیان باشترە پلە و پۆستی گرنگتریان پێدەن یعنی ئێستایان باشترە لە جارانیان بەس بۆ لای خۆمان عکسە لای خۆمەوەڵا هەرمی بۆ گەڕێتەوە بۆ حکومە پارن
حکومت بەڵێ باشە بۆ منە حکومت چی بکە کەس گەنجێک کە ئیژناکە حکومت چی لێ کێشەکەش بۆ دایک و باوکە گەڕێتەوە بەخۆ بەخۆ باشە حکومت چ تاوانێکی هەیە و دایک و باوکیش کاریگەری کێشەکە ئەوەیە مەعاش بنێرن بیدەن بە دایک و باوکەکان ئەوانەی خان نیشن ئەوی پێشمەرگەیە ئەوەی پۆلیس مرور بیدا بۆ بەس نەیا بە کوڕەکەی چون کوڕەکەی بۆ ناچێ ئیشکە عیبی چێ ئیسا ئاین پێت وایە ئەوانی کە تەمەنیان هەیە پێویستەکە حکومت بیانژێنێ بەس گەنجەکان پێویستە لە بازاڕی وڵا بۆ عیبی چیە جەنابەوە ئیشیشەکەیت و کێشەش نەوەڵا سپاس بێخۆ عیبی لە نێوان جیلی ئێستا تۆ هەردوویانت بینیوە جیلی ئێستا لەگەڵ جیلی پێشوە پێت وایە کامیان سەرکەوتوترن ئێستا بینین لە دەوڵەتە پێشکەوتوەکان جیلی ئێستایان ئیبداع و داهێنان و ئەم شتانەکە بەس لای خۆمان چۆنە بەڕای تۆ جیلی ئێستا سەرکەوتوترن توانای داهێنان و بەرهەمهێنانیان زیاتر یاخود نەخێت جیلەکانی پێش وڵا بەتاکید بێگومان جیلی پێشتر سەرکەوتوتر بوون ئی پێشووترمە بەتاکید بەڵێرە وڵا بۆچی مامۆستا والله جا خۆ ئاشکرا دیارە هەرچەندێ مەسەڵەن تەکنۆلۆژیا پێشکەوتوتر بێ لەگەڵ وا سێرەکەی بەڕاستی خەڵک مستەوای عیلمی زۆر کەمە ینی تەکنۆلۆژیا پێشکەوێ لە ڕووی علمی و دواکەوینێمە هەرتو خۆی هەمومانەی بینین برا هەرچەندە تەکنۆلۆژیا پێشکەوتە وەڵام لە ڕووی علمی سەیری زانکۆکان کە سەیری قوتابخانەکان کە بزانە دەرەجەی شەهادە چۆنە کابرا شەهادە وەرەگەی وەڵام هیچ علمی دوای پێ نییە مامۆستا بەس تەکنۆلۆژیا خۆ ئەم شتانەیە کە لێرە هەن لە وڵاتانی تریش هەن ڕەنگە لای ئەوان زووتریش دەستیان کەوتە بێ بەس بۆ ئەوان هەمیشە لە ڕووی پێشکەوتنەوە زیادەکەن توانای ئیبداع و داهێنانیان زیادەکە بەڵام لێرە بەعکسەوە ئێمە وەکو تۆڵی بەرەو دواوە برای بەڕێزم مەسەلەی دەسەڵات بەڕاستی دەورێکی زۆر سەرچیە بینێ دەسەڵات ئەو کەسەی کە سڵتەی بەدەسەوەیە دەورێکی زۆر سەرەکی بینێ لە پێشکەوتنی وڵاتە ئێستا بەڕاستی سیرەکەی کۆمەڵی خەڵک بوون بە مافیا بوون بە چەتە بەسەر ئەمە خەڵقەوە کۆمەڵی چش بوون بە بەڕاستی بوون بەژێر پێوە بۆ نمونە دەوڵەت چی بکات تاوەکو ئەو جیلەی ئەم جیلە لەگەڵ ئەوە شابا قسەکەم تاواکۆ لەگەڵ ئەوەیشە وڵاتێکی زۆر پڕپیت و بەرەکەتمان هەیە ئەگەر بێت و دەسەڵاتێکی دادپەروەر و تۆزێ بەڕاستی یعنی ئوسلوبی وڵات بەڕێوەبردنیان تیا وایە وڵاتی ئێمە زۆر پێشکەوتوترە و بەڕاستی خەڵکەکەی زۆر ڕۆشن بیرترە الحەمدلله گەنجەکانمان توانیان هەیە بەڵام نەیانتوانی ئەم توانیانە بخەنە ئیش بەتاکید زۆریش نەکەم بەتاکید گەنجانی ئێمە ئەگەر بێت و بەڕاستی دەسەڵاتێکی دڵسۆز هەبێ بۆ ئەو گەنجانە لە وڵاتی ئێمە ئینسانی خوێنەوار و پێشکەوتو بەڕاستی زۆر زیاترە بەعضی شوێن نمونەیشمان هەیە گەنجی خۆمان لێرە گرنگیان پێنەداوە ئێستا لە دەوڵەتانی تر خەریک خزمەتکردن و پلۆپۆستی گەورەی پێ بڵێ خۆمۆ نەیبیستین کە بەعضێ خەڵکەیە کە توانایشی باشی هەیە لەبەرەوەی ئیحتیمای پێنادەن وڵات بەجێڵێ ڕۆبە دەرەوە ئەوە لەوێ پلۆپۆستی باشیشی باشتیە دەنێ و ژیانیشی باشترە ڕۆ بەڕاستی لێرە لەبەرەوەی کە بەڕاستی هەم علم ئیهمال کراوە هەم گەنج بە تایبەتی ئیهمال کراوە بۆ ئەوەی بەڕاستی نازانم بەتەمای چین بەڕاستی ئەم دەسەڵاتە هیچ دڵسۆزێکیان بۆ ئەم میلەتە و بۆ ئەم گەنجی ئەم میلەتە ئەم وڵاتە نیە گریمان تۆ لە پێگەپۆستێکی گرنگا بێت شتت بەدەست بێت ئەبێت چی بکرێت تاوەکو ئەم توانایی لە گەنجی خۆمانە هەیە و ئێستا تواناکەی کپ کراوە وای لێ بکرێم توانایە بخرێتە ئیش و بخرێتە خزمەتی کۆمەلگا وڵی زار بگومان ئەگەر بێت و خەڵکێکی دڵسۆز بەڕاستی ئەو کەسەی کە بەرپرسە بێ لە مستەوای ئەو بەرپرسێتە کارەکەی بکات بێگومان وڵات زۆر بەرەو پێشەچێ و گەنجەکەش ئەگەر سەن ئیهمال نەکرێ گەنجمان نەکرێ دڵی بە مەسەن ئیشەکەی خۆش بێ بە عیلمەکەی خۆش بێ بێگومان زیاتر هەوڵەدا عیلمەکەی پێشکەوتوتر بێ وڵات زیاتر بەرەو پێشەچێ جیلی ئێستا بۆ نمونە بە لە مەکتەبەوە دەست پێ بکەیت ئەچێ 6 ساڵ ئیبتیدایی خوێنێ دوای ناوەندی تەواوەکە ئەچێتە سەناعە بۆ نمونە ئەچێتە عەدادی عەفوو ئەچێتە عەدادیە ئەوە عەدادی تەواو کرد ئەچێتە زانکۆ نەخێ زانکۆشی تەواو کرد من هەمە بۆ نمونە جامیعەش تەواو کردووە بەکەلۆرۆسی شوێناوە ئێستا بەڵێ لە بەشی
بڵێن مەدەنیا ئیشەکە هەر باشە بەڵام هەزاران دههزار سەد هەزار لە هەرێمی کوردستانە کە ئێستا نیەتی لە بەردەچی سەرا ئەسوورەتەوە یا لەم جادانە ئەسوورەتنیشی تاوا کردو و ئیشیش تاو کردووە ئێستا هیوا حکم ئەکا بەسەر ئەوە باوکیشی باپیریشی نازانێت خوێنەواری چییە ینی پێت وایە دەوڵەت تاسیری بۆ لەسەرەوەی ئەم جی لێ ئێستا ئاوا هەمووی دەوڵەت و حیزب بەوای لێ کردووە بەس خۆ لە دەوڵەتەکانی چر دەوڵەتە پێشکەوتۆکان ئەوەنەی گەنجەکانی ئێستایان جیلی ئێستایان توانای پێشکەوتن و داهێنان و بەرە پێشبوون بنی وڵاتیانەیە ئەوانەی پێش ڕەنگە ئەوەنە کاریگەریانە تۆ لە تۆ وایە ئەم وڵاتێ من ناتوانێت گەنجێک شتێکی بۆ نمونە بەرهەم بێنێت کە سەدان کەسی وەکو من و تۆ کە من تەواو لێبوومەتەوانێت بۆ نمونە ئیسفادەی لێ بکە تۆکا بە کارمەندێکی بەقەوت منەکە بە ئەڵێ مامە تۆ ناتوانین تۆ لێوە حرس بە لەو فلان شوێنەیە تۆ فلانیشکە بەڵام کاکە ژیان دەوڵەتمان نییە حکومەتمان نییە هیچمان نییە لێگەی هیچ کەسێک نییە بڵێن وڵا ئەم گەنجە ئەم ڕۆکاسپێکی نییە و پارەیەکی نییە با من یارمەتی بم زۆر جارش قسە بە جیلی ئێستا وتری ئەڵێن تەمەڵن ناتوانەوە ئێستا یەشتی هەیە کاکە لە بێ ئیشیە تا سعات سێ ناخەوێ سعات سێ بەرەبەیانی ناخەوێ کە بەرەبەیانی خەوت سعادیەکی نیوەڕەخە بەدەبێتەوە ئەمەش حل نییە بۆ ئەو ینی پێگە و شوێنی باشی بۆ نەڕەخساوە بۆیە ئاواجی لەکەوە تەواوە کە تۆ پێگەیەکە هەبێ تۆ ئێستا لەم کەناڵەوە توی بەخێر بێ سەر چاو کاکە ژیان ئەگەر تۆ ئەم ئیشە نەبووە بیکەیت ئەوە ئێستا تۆش وەکوان دادنیشتایە کارن نەبوو ئیشن نەبوو فەرمانن نەبوو تێگەی بەڵام ئەگەر ئێستا ئەوە هەیە بۆ ئەو بۆی هین نەکراوە بۆی دابین نەکراوە هەتا ئەچێتە هەست دایرێ ئەچێتە هەست شوێنێ کاکە نییە بۆچی نییە کاکە وڵای بێ بە تەسکی حیزبی دابەزێ وڵای بێ فلان شتکە ئەمجا کاکە ئەوە حل نییە بۆ ئەم وڵاتە تێگەی چەند نەفەر بە تەسکیە دامەزرێت چەند کەس ناکرێ بە قوربان ناکرێ لە زمانێکە کابرا کە دەرەچوو لە زانکۆیەک لە شوێنێکە بە ئاواتەوە بوو ئەو دایرێ بە ئاواتەوە بوو چوەریەگرێ ئێستا 6 ساڵ 50 ساڵ لە دایرەیەکە کە چێڵێ چی وڵا فلان کەس دەرناکەن بۆ وڵا لە ئیشەکە زەنە کاکە خوێنەوار هەیە هەر دروستێکە بە ئەو 100 ساڵی لەو ئیشیابێ ئەو کابرا هەر دروستەکە بە علمی لەگەڵا هەیە زانستی لەگەڵا هەیە شتی لەگەڵا هەیە تێگەی جۆنایە بەوە کە هیچ ئەڵێ وڵا هەرە بێ لێوا بێت دەی باشەوە ئەوەی دەرکرد سەر لە نوێدا مەزرێتەوە بە 200,000 نایەبەوە تێگە بۆچی وڵا ئەمە ئەوە بۆ پارەی بۆمانەکە کابرا بەگرێ بەست مامۆستایە کورە مزەمیدێ کورە پەرستیارێ دەوڵەتانی پێشووی ئەم وڵاتی خۆمان توانیوانە باشتر هەزاران جار باشتر بن لەوانەی جار توانای گەنجەکانی زیاتر هەزاران جار بە هەزاران جار عکس بووە ئێستا دنیا پێشکەوتووە بایوانە ئێستش باشتر سەیری دەوڵەتی دراوسەکانمان کە تۆ لەوە گەڕێ هەرچی هەڵەسێ سەڵوچاوی مەسەل فەقیر و هەژارە بەڵام ئەوان نایڵن تەلەبەکانی خۆیان یا مامۆستاکانی خۆیان خەڵک بچەوسێنەوە یا ئیشێکی تایبەتیان بۆ ئەدۆزنەوە یان مەسەلیان خەنە شەریکەیەکەوە ئێمە هەزاران معمل لەم سلێمانی و لە هەولێر و لە هەموو وڵات لەم کوردستانەیە هەمووی داخرا هەموو دوکانە زەخمەکان داخران کارگەمان زیاتر جاران ئەچیتە هەر شوێنەکە کە بە حسابێمە وڵاتەکەمان دواکەوتوو بوو بەڵام ئەچیتە هەر شوێنێک معمەلی تیا بوو ئیشی تیا بوو کاری تیا بوو ئێستا ئەوە نەماوە کاکە وەڵای جیلی ئەمڕۆ جیلێکی ڕۆشنبیر و خۆنگەوارە بەڵام ئەزمموی ئەوانەی پێشویان نییە وڵای جیلی زوو سەرکەوتوتر بوو جیلی ئێسەکانی هەموو بۆ جیلی فەیسبوک و کۆمپیوتەر و ئەمانە هیچ کە بەزی ئیسیفا خۆشی ئیسفای لێناکە نەکاسبی هەیە نە ژنی بۆیە نە عەرزێکی بۆ ئەکڕێنە بۆ ئەکرێتەوە ئەو شتانە بۆ جیلی ئێستا خەیاڵیە مەگەر بە وەرەسە بۆ ژێ بمێنێ ڕاستی دەسەڵاتێکی دڵسۆز هەبێ بۆ ئەو گەنجانە لە وڵاتی ئەمە ئینسانی خوێنەوار و پێشکەوتوو بەڕاستی زۆر زیاترە بەعضی شوێن ئێستا هیوا حکم ئەکا بەسەر ئەوە باوکیشی باپیریشی نازانێ خوێنەواری چییە وڵاتەکەی ئێمە کەس بە کەس نییە بۆی ئیسپاری لێنا لەو سەرۆ مەکتەب تاوەکەی هەرە ببیت و بۆ سەکرێکاری زۆر جار قسە بە جیلی گەنجی ئێستا وترێ دەوترێت تەمەڵن
یاخود درەنگ لە خەواڵەسن بەڵام وەکو بەشێک لە بەشداربووانی بەرنامەکەم وتیان جیلی ئێستا نەتوانراوەکو پێویست سفادە لە توانەکانی بکرێت لەبەروی ئەوەی کە سعات 12 لە خەواڵەسێ ئەگەر بێت و هەلیکاری هەبێ ئیشی هەبێ ئەو کاتە ئەو مەجبورە سعات 7:30 بەیانی هەڵسێ بچێتە سەر ئیشەکەی بەڵام نەبوونی کار نەبوونی شوێنێکی تایبەت بۆ جۆرە کەسانە کە گەنجی ئێستای و قسەیان پێوترێ وای کردو ئەمان لە نەبوونی کارە سعات 12 و 11 هەڵبسن لە خەو یاخود دەبینین زۆر جار گەنجی خۆمان هەیە لێرە ئیسفادە لە تواناکەی ناکرێت سوود لە توانایم گەنجە وەرناگیرێ بەڵام هەمانم گەنجە کاتێ دەچێتە وڵات جێ دەیەڵە و دەچێتە وڵاتێکی پێشکەوتوو لەوێ دوای مودەیەک لە پلەپۆستێکی گرنگدانرێت لە پێگەو شوێنەکە دانرێت کە بێتە جێگەی شانازی بۆ خۆی و کەسوکارەکەشی بۆیە باسییان لێەوە کرد دەوڵەت کاریگەری ڕاستەخۆیە لەسەرەوەی بتوانێت جیلی ئێستا کە گەنجەکانمانن وایان لێ بکرێت توانە ئەو توانایی کەیانە بخرێتە خزمەتی وڵاتەوە و هەم بۆ خودی گەنجەکە هەم بۆ دەوڵەتیش بێتە هۆی پێشکەوتنی وڵات و خاک و میلەتەکەمان بەنامەیەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ